ئەم دیمەنانە لە یادەوەری زۆرێک لە هاوڵاتیانی کورددا هێشتا زیندوون. دوو سەرکردەی کورد دوای چەند مانگێک لە دانوستان و بەناوبەژی چەند وڵاتێک بەتایبەت ئەمریکا زۆر بە ساردی و بە نابەتڵیەوە تەوقەیان لەگەڵ یەکتریدا کرد. لە مێژووی کورددا زۆر جار ڕووداوی لەو شێوەیە بینراوە کە کورد بەرامبەر دوژمنەکانی سازشی کردووە و لەگەڵ هاوزمانەکانی خۆشیدا سەرسەختانە ڕوبەڕوو دەبێتەوە. دوابەدوای ئەو ئاڵۆزیانەی لە چەند ڕۆژی ڕابردوو لە دووسخۆرمات و ڕۆیاندا پێشوازی بەرپرسان و فەرماندە سەربازیەکانی پێشمەرگە لە سەرکردەکانی حەشدی شەعبی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا دەنگدانەوەی زۆری بەدوای خۆی داهێنا. ئاماژەی وێنەکان ئەوە دەردەخەن کە هادی عامری بە شێوەیەکی زۆر ئاسایی تەوقەی لەگەڵ بەرپرسانی کورد کردووە، بەڵام بەرپرسانی کورد دەستیان لەسەر شانی داناوە و باوەشیان پیا کردووە و وەکو هاوڕێیەکی نزیک پێشوازیان لێ کردووە. جگە لە ئاماژەکانی وێنەکە لە ڕووی دیبلۆماسیشەوە هادی عامری تەنها سەرکردەیەکی سەربازیە، بەڵام کورد لەسەر ئاستی باڵا پێشوازی لە ئامری کردووە. نەجمەدین کەریم کە پارێزگاری کەرکووکە هاتۆتە دەرەوەی باڵەخانەکەی خۆی بۆ پێشوازیکردن لە هادی عامری دوای شەهیدبوونی ژمارەیەک پێشمەرگە و هاوڵاتی کورد لە دووسخورمات و پێشوازی گەرمی بەرپرس و فەرماندەکانی کورد لە تۆڕە کۆمەڵایەتیەکان نیگەرانی لێکەوتەوە و ئەم هەڵوێستەی بەرپرسانی کورد بەراورد دەکرێت بە چەند هەڵوێستێکی هاوشێوەی سەرکردەکانی کورد لە ڕابردوودا. دوابەدوای ڕاپەڕین و کۆڕەوی خەڵکی کوردستان سەرڕای ئەو ناسۆریانەی بەسەر کورد داهاتن، هەریەکە لە جەلال تاڵەبانی وەکو سکرتێری گشتی یەکێتیی نیشتیمانی کوردستان و مەسعود بارزانی وەکو سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بەجیا سەردانی سەدام حوسێن سەرۆککۆمەری ئەو کاتەی عێراقیان کرد. تاڵەبانی و بارزانی نەک تەنها تەوقەیان لەگەڵ سەدام حوسێن کرد، بەڵکو ئەم لاولاشیان ماچ کرد. یەکێک لە هاوڵاتیانی کورد کە لەو کاتەدا لە ئێران ئاوارە بووە دەژێڕێتەوە، ئێمە لە ڕیزی وەرگرتنی هاوکاریدا بووین کاتێک تەلەڤیزیۆنەکانی ئێران ئەو دیمەنەیان نیشاندا کە یەکێک لە سەرکردەکانی کورد سەدام حوسێن ماچ دەکات. هێزە ئەمنیەکانی ئێران گاڵتەیان پێکردین و پێیان وتین سەرۆکەکەتان سەدام ماچ دەکات و ئێمەش لێرە خێرتان پێ دەکەین. بەڵام لە بەرامبەر ئەم نمونانەدا چەندین نمونە لە مێژووی پەیوەندی وڵاتانی تردا هەن کە جیاوازی زۆریان هەیە لەگەڵ ئەو هەڵوێستانەی سەرکردەکانی کورددا. لە ئایاری 1996 زەلیمخان گیاندەربایف سەرۆکی چیچان بۆریس یەلسنی سەرۆکی ڕووسیای ناچار کرد لە لای سەرەوەی مێزی دانوستانەکە هەڵبسێت و لە بەرامبەری دادابنیشێت. بۆ ماوەی نزیکەی 40 ساڵ وەفدی سوپای کۆماری ئێرلەند IRA لە دانوستانەکاندا لەگەڵ ئینگلیز ئامادە نەبوون تەوقە لەگەڵ شاندی دانوستکاری ئینگلیزدا بکەن، چونکە مافی ئەوەیان وەرنەگرت بوو تەوقەیان لەگەڵدا بکەن. تەوقەکردنی شاژن ئەلیزابێس لەگەڵ سەرکردەی سوپای کۆماری ئێرلەندا مارتن ماکگێس لە ساڵی 2011 و تەوقەکردنی شازادە چارلز لەگەڵ جێرمی ئادەمس لە ئێرلەندای باکوور دوای 40 ساڵ عینادی هەرای گەورەی بە دوای خۆی داهێنا.